دیمەشق تووڕێیی لە ناخەوەیە و زۆری شن لە پرسەی قوربانیەکی ناوداردا کە لەژێر ئەشکەنجەدا گیانی لەدەستداوە خەڵک داوای لە سێدارەدانی بەشار ئەسەد دەکەن دوای کەمتر لە هەفتەیەک لە ڕاکردنی ئەسەد. لەگەڵ هەر ئامادەبوویەکی ئەم پرسەیەدا قسە دەکەی دەڵێ کەسێکی لەدەستداوە لەو زیندانە دڕندانەیی لەگەڵ کەوتنی ڕژێمدا ئەمیش داڕما. خوای گەورە کوڕەکەم لەکوێیە؟ دەمەوێت کوڕەکەم ببینم و باوەشی بکەم و بۆنی بکەم. نازانم لەکوێیە، لێیان سەندمەوە. خوای گەورە لە ناویان ببات. مەزن الحەمادە لە زینداندا گیانی لەدەستدا پاشەوەی بە ئاشکرایی باسی لەوە دەکرد ئەشکەنجە دراوە. وێنەی تەرمەکان لەسەر دیوارەکان هەڵواچراون. زۆر کەس دەڵێن برین لەسەر تەرمەکان هەن پێدەچێت بەهۆی ئەشکەنجەدانەوە بوو بێ. لە ناو نەخۆشخانەکەدا هێشتا دەیان تەرم نەناسراونەتەوە و زۆرێکی لەوانەی دەگەڕێن هێشتا تەرمی کەسوکارەکانیان نەدۆزینەتەوە. کوڕەکانم لە ساڵی 2014دا دەستگیر کران. بەڵگەنامەی مردنیان پێداین، بەڵام نازانین چیان بەسەر هاتووە. ئەم دیمەنانە سەرسپی دەکەن. لە زیندانە بەدناوەکەی سەیدنایە خەڵکی تریش دەگەڕێن بە شوێن سەرەداوێکدا کە دەشێ یارمەتی دەربێ بۆیان هەتا کەسوکارە بێسەر و شوێنکراوەکانیان بدۆزنەوە. زۆرێکیشیان بڕوایان وایە کەسوکاریان هێشتا لە ژیاندان لە زیندانە نهێنیەکاندا. خەڵکان لە ژێر ئەم زەویێدا دەژین، ڕۆژێک و دوان نییە، ئەوە 4-5 ڕۆژە لێرەین و هێشتا هیچمان نەدۆزیوەتەوە. خەڵک دەڵێن نازانن کەسوکاریان لەسەر چی دەستگیر کراون، لەوانەیە شتێکی نەرێنیان لەسەر حکوومەت وت بێ، یانیش لەوانەیە بەهۆی ئەوە بوو بێت لە ناوچەیەکدا ژیاون کە شوێنی چالاکوانان و سەرهەڵداوان بوو بێت. بۆ راپۆرتی هەزار مۆرداک بەڵێن ساڵح دەنگی ئەمریکا.